سڵاوتان نەبێت. پەرلەمانتارێکی سەر بە هاوپەیمانی فەتح ڕای دەگەێنێت کە کۆبوونەوەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی تورکی بێڕێزیەکی ئاشکرا بووە بەرامبەر بە سەروەری عێراق و گەلەکەی. دەژڵێت لە کۆبوونەوەکەدا تورکیا هیچ ڕێزێکی بۆ شاندی کوردی دانەناوە. عەلی فەتلاوی پەرلەمانتاری هاوپەیمانی فەتح بە سەرۆکایەتی هادی عەمری لە لێدوانێکی ڕۆژنەماوانیدا دەڵێت کۆبوونەوەی نێوان مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیا تەمومژاوی بوو لەبەر ئەوەی ئەگەر کۆبوونەوەیکی فەرمی بووە ئەوە پێویست بوو هاوسەنگی لە شێوازی دانیشتنی کۆبوونەوەکەدا هەبووە. هەروەها دەبوو لایەنی تورکی ڕێزیان بۆ هەردوو حکوومەتی ناوەند و هەرێم دابنایە، بەڵام ئەوەی بینرا هیچ ڕێزێک بۆ شاندی حکوومەتی هەرێم پیشان نەدرا. دەژڵێت لە حاڵەتێکدا ئەگەر بێت و کۆبوونەوەکە نافەرمیش بوو بێت ئەوە بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشاندی حکوومەتی ناوەند و وەک حکوومەتێکی لاواز دەردەکەوێت بەوەی لێ دەگەڕێت نەتوانێت لە سروشتی کۆبوونەوەکە و ئەو سوودانە بگات کە کۆبوونەوەیەکی لەو شێوەیە بە وڵاتی دەگەێنێت. بەوتی پەرلەمانتارەکەی هاوپەیمانی فەتح تورکیا هەر بە بردومانی ناوچەکانی هەرێمی کوردستان و دروستکردنی بنکەی سەربازی لە قوڵایی خاکی عێراق پرۆسەی سوکایەتیکردنی بە هەرێمی کوردستان پراکتیزە کردووە. ئەمە لە کاتێکدا ئێواری ڕۆژی هەینی مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بە سەردانێک گەیشتە تورکیا و لەگەڵ سەرۆکی ئەو وڵاتەدا کۆبوونەوەی ئەنجامدا. مەسعود بارزانی لە لاپەڕی خۆی لە فەیسبوک بڵاوی کردەوە لە کۆبوونەوەکەدا گفتوگۆمان دەربارەی بارودۆخی عێراق و ناوچەکە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا کردو. جەختمان لە فراوانکردنی دەرفەتەکانی هاریکاری لە پێناو ئاسایش و سەقامگیری ناوچەکەدا کردەوە. سەرۆکی حکوومەت ئاماژەی بەوەش کردووە هەردوو لە خواستی خۆیان بۆ گرنگی برەودان بە هەمانگی و پەیوەندی دوولایەنە لە هەموو بوارەکاندا بەتایبەت لە بواری ئابووری و ئاڵوگۆڕی بازرگانی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش دووپات کردەوە. لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا ڕەجەب تەیب ئەردۆغان چاوی لە غازی سروشتی هەرێمی کوردستانە و دەیەوێت بەشێکی غازی هەرێم بۆ وڵاتەکەی هاوردە بکات و بەشێکیشی بە وڵاتەکەیدا تێپەڕ بێت بۆ بازاڕەکانی جیهان. سەرباری فشارەکانی حکوومەتی ناوەندی عێراق و ئێرانیش مەسعود بارزانی هێشتا سوورە لەسەر هەناردەکردنی غاز، بەڵام یەکێتی ئامادە نییە غازی ناوچەژێر دەسەڵاتی خۆی ڕادەستی حکوومەتی هەرێم بکات. بەپێی زانیاریە دزەپێکراوەکانیش لە ماوەی ڕابردوودا دوو بەرپرسی باڵای یەکێتی چوونەتە تورکیا و بەرپرسانی ئەو وڵاتیان ئاگادار کردووە ئەوان غاز ڕادەستی حکوومەتی عێراق دەکەن و دەکرێت عێراق غازەکە هەناردەی تورکیا بکات. لەو کۆبوونەوەشدا هاکان فیدان سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا میت ئامادەی بووە. ئەوەش ئاماژەیە بەوەی کە کۆبوونەوەکە پرسی سەربازیشی لەخۆگرتووە. هەردوای کۆبوونەوەکەش میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە کە ئەردۆغان و مەسعود بارزانی سێ پرسی سەرەکیان باس کردووە، ئەوانیش هەناردەکردنی غاز و پێکێنانی حکوومەتی عێراق و پاکەکە. لەو سەردانەدا مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت تەنیا سەفی دزەیی و ستافی نووسنگەکەی لەگەڵی دابوون و هیچ وەزیرێکی حکوومەتەکەی لەگەڵدا نەبووە. ئەوەش جاری یەکەم نییە مەسعود بارزانی هیچ کام لە وەزیرانی کابینەکەی لەگەڵ خۆی بۆ سەردانەکانی وڵاتان بانگێژ ناکات. لەلایەکی دیکەوە ڕۆژنامەی هابەرلەری تورکی ڕایگەاندووە ئامادەبوونی هاکان فیدان سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا ناسرە و بەمیت لە کۆبوونەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە پلەی یەک پەیوەندی بە ئۆپەراسیۆنێکی نوێی سەربازی تورکیا بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان پاکەکە لە نێو خاکی هەرێمی کوردستان و فراوانکردنی هێرشەکان هەیە.